بسم الله الرحمن الرحيم. عبد الله طيب معروف پزیشکی پسپۆڕی بێهۆشکاری و چاودێری چڕ لە نەخۆشخانەی میهرەبانی. عزیزەکان ئەمڕۆ کە ئەمەوێ بۆتان باس بکەم بریتە لە باسکردنی بەنجی نیوەیی و لێکەوتەکانی لە دوای بەنجی نیوەیی. بەنجی نیوەیی زۆر سەلامەترە لە بەنجی عام بە تایبەتی بۆ هەندێک نەشتەرگەری کە لە خوار ناوکەوە بکرێ، وەکو ئەو نەشتەرگەریانەی کە بڕینەکەیانەکەوێتە خوار ناوکەوە، بۆ نمونە نەخۆشی فتق، نەخۆشی مناڵبوون، نەخۆشەکانی تر بوون منە هایدرۆسیل و ئەمانە کە ئاو لە تورەکەی گونیان لە ناوچەی با بڵێن مایەسیر و ئەمانەیە هەمووی بەنجی نیوەیی بۆی باشترە، هەتا نەخۆشەکانی شکاوی لاق. ئەمە لەبەرچی لەبەرەوەی لە بەنجی نیوەییە ئێمە دەرمانێکی زۆر کەم، مەسەلەن بۆ نمونە تەنها یەک دەرمان بەکارهێنین لە بەنجی نیوەییە کە ئەویش خێنە ناو شلەی ناو دڕکەپەتکەوە لەبەرەوە مزاعفاتی ئەوەی کە لە ناو عەمەلیاتە تووشمانە بێ زۆربەی لە دابەزینی زەختا خۆی بینێتەوە کە ئەویش ئەتوانین بە ئاسانترین شێوە چارەسەری بکەین و دەرمانمانێ بۆی کە زەخت بەرزکاتەوە. ئەو دەرزیانەی کە بەکارێت بۆ نمونە ئێمە پێش ئەوەی نەخۆشەکە بەنجکەین عاتەن کانولەدا ئەنێن، ئەوە بچووکترین حەجمی کانولایەکە سایزەکەی با بڵێن حەجمەکەی بە گێج ئێمە پێورێت لە طوبا. گێج یعنی با بڵێن ئەو حەجمەی کە دەرزیەکە ئەستوری و باریکەکەی، ئەمە باریکترین و بچووکترین کانولایە، کانولای زەرد کە بەکاریە گێژەکەی 24 باشە. ئێمە ئەو دەرزیانەی کە بەکارێن لە بەنجی نیوەییە بۆ نمونە ڕەنگی ڕەساسیمان هەیە، ڕەنگی پرتەقاڵی و هەروەها ڕەنگی قاوەیی و لەگەڵ ڕەنگی ڕەشە. گەورەترینەکەیان کە ڕەشە لە مەسەلەن هەندێک خەسەخانە بەکاریە گێژەکەی 22. ئەوەی کە لە کانولاکانە هەیە کانولای شین گێژەکەی 22، کانولای پەمەیی گێژەکەی 20، کانولای سەوز گێژەکەی 18. واتە ئەم گەورەترین دەرزیەی بەنجی نیوەیی یەکسانە بەم کانولاشینە، یعنی ئەگەر نەخۆش تەحملی ئەوەی کرد کە کانولایەکی شینی بۆ دابنرێ زۆر بە ئاسانیش ئەتوانێت تەحملی ئەوەش بکە بەنجی نیوەیی بکە. سەبارەت بەوە کە ئەم بەنجە ئەم دەرزیە ئەدرێت لە فەقەرات بە هیچ شێوەیەک ئەو دەرزیە خونی فەقەرات نابێتەوە، بە تایبەتی ئەگەر نەخۆشەکە وەستانێکی باشی هەبێ بە گوێی دکتۆرەکە بکە، ئیتر ئەو کاتە ئەم دەرزیە تەنها پێستە بڕێ، دوای ئەوە چاوری ژێر پێست ئەبڕێ، دوای ئەو کۆمەڵک بەستەرەشانە هەن کە پێیان دەڵێن لیگامنت، یەک دوو لیگامنت هەیە، سوپراسپاینایتس و اینجا لیگامنتە فلافەم و ئینتەرسپاینایتس و ئەمانە ئەبڕێت هەتا ئەگاتە سەر ئەو شوێنەی کە پێڵێن ئیپیدیوڕال، یعنی دەوروبەری دیورە، ئەو شوێنێکە دەرزیەکە با بڵێن کون ئەکرێ و ئەچێتە ناو شلەی دڕکەپەتکەوە کە بە هیچ شێوەیە هیچ بەرکەوتەیەکی نییە لەگەڵ هیچ ئێسقانی فەقەراتی پشتەوە، بە هیچ شێوەیە تەئسیری نییە لەسەر پشتێشە. هەندێک جار بڵێن دوای ئەوەی نەخۆش ڕاناوەسێ یەک دوو جار محاولە ئەکرێ لەگەڵ نەخۆشەکەی، ئەوەش ئەبێتە مای ئەوەی کە جاری وایە نەخۆشەکە پشتی بێشێ، بەڵام ئەو پشتێشەیەکی زۆر کاتی ئازارێکی کەمی هەیە کە لە هەفتەیەک زیاتر تێناپەڕێ مەگەر لە حاڵەتە زۆر دەگمەنەکانە کە زۆر عەزیەتی پشتی نەخۆشەکە بدرێت. سەبارەت بەوەی کە دوای بەنجەکە بۆ نمونە هەندێک جار سەرێشە تووشی نەخۆشەکانە بێ، ئەو سەرێشی کە دوای بەنجی نیوەیی تووشی نەخۆشەکان ئەبێ بە هیچ شێوەیە علاقەی بە هیچ جۆرە نەخۆشیەکی دەمارەوە نییە. ئەوە حاڵەتێکە لە دیورایە پیا ئەبێ کە پێی ئەڵێن لەگەڵ بڵێن مەننجیسم کە حاڵەتێکە وەکو چۆن بڵێ تەنێکی بێگانە دەرزیە چۆتە ناو دڕکەپەتکەوە، شلەی ناو دڕکەپەتکەوە لەش وەکو شتێکی بڵێن تەنێکی بێگانە وەری ئەگری، ئەمەش بێتە هۆی ئەوەی کە حاڵەتێکی ئینفلامەتەری کە پێڵێن مەننجیزم، هەندێک جار شانوملی لە ڕق ئەبێ، هەندێک جار سەرێشەی لەگەڵا جاری وا هەیە مەسەلەن ئەڕاتە لای نزیکترین نۆرینگە یا هەر بڵێن یاریدەری پزیشکە کە نزیکی ماڵیان بێ پرسیاری لێەکە، ئیتر ئەویش دیارە بەهۆی نەزانین و بڵێن ئەوەی کە پسپۆڕی خۆی نییە سیرەکەی ئەنێڕێ بۆ ئەشعەی سیتی، ئەنێڕێ بۆ لای دکتۆری مێشک و دەمان کە ئەمە هیچی بەڕای من پێویست نییە، چونکە تێی حەقەتەن ئەبێ پەیوەندی لەگەڵ دکتۆری بەنجەکەیە هەبێ و ئەبێ ئەگەر کۆنتاکت لەگەڵ دکتۆری بەنجەکەی هەبێ عیلاجی زۆر ئاسانە. من ئەمێ بە کورتی لە ئاخیرە ئەوەتان بۆ باس بکەم کە چۆن ئەگەر لە ژووری میوانەکە تا پەرداخی شەربەت بڕژەیە پەرداخی چای خۆتۆ نای هەموو ژوورەکە بشۆی لەبەرەوەی پێویست ناکات، بەڵام تۆی ئەو شوێنەی کە بڵێن پیس بووە ئەیشوێت لەشی ئینسانیش وەکو ئەو ژوورە وایە، لەبەرەوەی وەختێک کە تۆ عەمەلیاتێک تێ لە خوار ناوکتەوە یا مەسەلەن لە ئەژنۆ یا لە لاقەت پێویستە کە تۆ بێی مێشکت و سنگت و دڵت و هەمووی بەنجکەیت و خۆ و ساڵ لە سەو بێ ئاگا بکەیت. لەبەرەوە بەنجی نیوەیە کە زۆر سەلامەترا و تەریقەیەکی تازە و بەلایەنی کەمەوە لە ناو کتێبەکانی طوبا لە 100 تا 30 بۆ لە 100 تا 40 باشتر و سەلامەتتر و هەم بۆ من مەسەلەن نەخۆشەکە هەم جاری وایە لە ئافرەتی دووگیانە، هەم بۆ مناڵەکە هەم بۆ خۆی نەزیف کە مەکاتەوە ئیلتیهاب کە مەکاتەوە. من بە کورتی ئەمەوێ بە سەریعی بیڵێمەوە لە بەنجی عامە بەلایەنی کەمەوە دەرمانێکمان هەیە بۆ خەواندنی نەخۆش و دەرمانێکمان هەیە کە یان ئیزمیرۆنە
یان ئەتراکۆریەم کە بەپێی دەرمانەکان باشە ئازیزان ئەمانە بۆ ئەوەی ماسوولکەی لەشی نەخۆشەکە بە تەواوەتی شل بێتەوە کە تایە هەناسەی نەخۆشەکە نامێنێ و بەلایەنی کەم ئێمە مەجبورین دەرزیەکی ئازار بەکاربێنین کە جاری وە هەیە یان کیتامینە یان فنتانی لە یان هەرکەم لە دەرزیەکانی دژە ئازاری تر بەکاری هێنین کە ئەمانە هەمویان لەشی نەخۆشەکە شەتداونەکەن یعنی هیچ نەخۆش ئاگای لە خۆی نامێنێ ئەمە بە نسبەتی دکتۆری بەنجەکە و کەسێکە لە دەرەوە سەیرەکە مەسەلەن ئەیەوێ نەخۆشەکە هەناسە بدە زۆر قورسە چونکە تەی هەروەکو ئەبینن ئەوە ئەبێتە جیهازی هەناسەدانی نەخۆشەکە ئەو جیهازە و ئەو شاشەش ئەبێتە مۆنیتەری لێدانی دڵی و زەختی کە ئیتر وەکو بڵێ دڵی نەخۆشەکە ئەچێتە سەر ئەو جیهازە هەناسەش ئەچێتە سەر ئەو جیهازە ئەمە بە نسبەتی دکتۆری بەنجەوە زیاتر مەترسی هەیە وەک لەوەی کە تەنها ئەمپولێک بەکاربهێنیت و تەنها بە دەرزیەکی بەسیط کە لە بچووکترین دەرزی کە کانولایە باریکتر و ئاسانترە و نەخۆشەکەش بە سەلامەتی و بەبێەوەی عملیاتەکەی بۆ تەواو بێ لە کۆتاییە هیوادارم نەخۆشەکان ئەوەیان پێی گەیشت بێکە هەنێکشت هەیە پێڵن patient education واتە زانیاری نەخۆش ئەبێ نەخۆش زانیاری هەبێ لەسەر ئەو ئیشەی کە بۆی ئەکرێ نەک مەسەلەن بۆ نمونە وەختێ باسی بەنجی نیوەیی ئەکرێ لە کەسێکە پسپۆڕی خۆی نییە زۆر جار نەخۆشێتە لای ئێمە لە نەخۆشخانە ئەڵێ آخر تووشی فەقەراتە بم و آخر من پشتمیێشە و آخر ئیفلیجە بم و ئەو شتانە هیچی وانە چونکە تەی ئێمە خۆمان نەزانین لە مجتەمەعی کوردەواریا بەهۆی ئەو ئازارانەوەی کە پێمان گەشت و ئەو بارودۆخی کە بەسەرمان هاتووە لە پێشترا زۆر بەمان پشتێشەمان لەگەڵا زۆر بەمان مەسەلەن جاری وهەیە فەقەراتمان هەیە هەمانە مەسەلەن بۆ نمونە عایلەویان لەبەر بارودۆخی سەختی ژیان پشتێشە و شت و کۆمەڵێک عاهات و مەسەلەن نەخۆشیمان هەیە لە جەستەمانە ئەمە مانای وانیەت و ئەگەر بەنجێکت کرد ئیتر دوای ئەوە بڵێ وەڵاهی بیر بکەیتەوە بکەیتە خەتایش بڵەوە خەتای بەنجەکەیە من دڵنیاتانەکەمەوە هەر شتێ بەهۆی بەنجەوە ڕوو بدا شتەکە کاتیە و تێ ئەپەڕێ ئەگەر قەرار بێ بەنجی نیوەی پشتێشە دروستکە پشتێشەکە زۆر کاتیە ئەگەر قەرار بێ سەرێشە دروستکە سەرێشەکەشی کاتیە بەڵام یەک خاڵ هەبوو بیرم چوو بیڵێم ئەوژەوەیەکە سەرێشەی بەنج سەرێشەیەکە ئۆن ئۆفی پێ ئەڵێن یعنی زیان ئازارێکی زۆر بە قووەتی سەرێشەیە یان ئەوەیە هیچ ئازاری سەرێشەینی بە تایبەتی ئەگەر پاڵکەوێ و عیلاجەکەی زۆر ئاسانە هیچ پێویست ناکە نەخۆش تووشی خەلقی مشەوەشی بێ بەڵام کەسێکە پسپۆڕی خۆی نەبێ تووشی مشەوەشی ئەبێ نەخۆشەکە بێزاری دەرەبڕێ ئێمە وەکو نەخۆشخانەی میهرەبانی ڕۆژانە چەندین جار ئەم جۆرە بەنجە نیوەیە ئەنجامە دێن و سپاس بۆ خوا نەخۆشەکانمان زۆر ئیسفادەیان لێ کردووە بە کەمترین مزعفات سپاس بۆ خوای گەورە سەرێشە زۆر کەمە پشتێشە زۆر کەمە تقریبا توان بڵم هەر نییە نزیکە لە سفرەوە نەخۆشەکانمان زۆر ئیسفادی لێکن حتا ئەو جۆرە تایبەتی بەنجی نوێیی کە پێ ئەڵێن سیگمنتال بلۆک جاری وهەیە فەقەرەیەک بە تەنها بەنجەکرێ و سپاس بۆ خوا نەخۆشەکان کە زەختیان هەیە شەکرەیان هەیە بەتەمەنن یعنی بە هیچ شێوەیە ناتوانرێت بەنجی عامیان بۆ بکرێت سپاس بۆ خوای گەورە ئێمە بەم جۆرە بەنجە نیوەیە عملیاتمان ئەنجامیاوە و نەخۆشەکەشمان زۆر بە سەلامەتی لێ دەرچووە نەخۆشخانەی میهرەبانی هیوای خزمەتگوزاری بۆ نەخۆشەکان و ئینشاءالله ئێمە بۆ هەر ئیستفسار و بۆ هەر پرسیارێک ئامادەین و بە هیوای سەلامەتی و لەشساغی بۆ هەموو لایەک بۆ هەموو نەخۆشەکان خواتان لەگەڵ زۆر سپاس. میهرەبانی دڵسۆزی و لێزانی